ئەمە دیمەنی زۆربەی گەڕەکەەکانی خورماتووە و نەبوونی خێرتا و شۆستە و خزمەتگوزاری پێویست هاوڵاتیانی نیگەران کردووە. داواکاریمان جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری و قیرکردنی ڕێگاوبانەکانە بۆ ئەوەی وەک هەموو شارێکی تر ڕێگاوبانێکی باشمان هەبێت. لە ساڵی 2011 تا ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ باشکردنی ڕێگاوبانەکانمان نەکراوە. ئێمە وەک خەڵکی خورماتوو لە ساڵی 2011 خزمەتگوزاریمان خراپە. جادەکانمان هەمووی تێک چۆ چاڵچاڵ بوون و هەڵکەنراوە. لەبەرەوە داوا لە پارێزگار دەکەین چارەسەرێکی ڕێگاوبانەکانمان بۆ بکات. لە ڕابردووشدا چەندین جاڵ شەقامەکانیان بۆ قیت کردوین، بەڵام بەهۆی خراپیەوە دووبارە هەڵکەنراونەتەوە. بەڕێوەبەری شارەوانی خورماتوو ئاشکرای دەکات بەهۆی تەواو نەکردنی پرۆژەی ئاوەڕۆی قەزاکەوە ناتوانن پرۆژە خزمەتگوزارەکانیان جێبەجێ بکەن. کێشەی مەجارەکە تقریبن لە 90 تاسیری هەیە بە مەشاریع پرۆژەکانمان. طبعا ئەم پرۆژەکان داوامان لێەکەن کتابی موافقەی مەجاری با بڵێن کە ئەڕۆین بۆ دایرەی مەجاری موافقەمان نادەنێ، ئەڵێن ئێمە پرۆژەمان هەیە لەم جادەیە کێشێکی زۆر گەورەیە. لە ناو شارە پرۆژەکانمان هەمووی وەستاوە. قایمقامی خورماتوش نیگەرانە لە کاری کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەی ئاوەڕۆی شارەکە. بدایەی ئەو مەشروع لە 2011 بوو، یعنی ستە چەند ساڵە؟ 10 ساڵ زیاتر. تەواو بوو مەشروعەکە؟ ناوەڵڵا تەواو نەبوو. سوالێکم چەند ساڵ ماوە حتا ئەو مەشروع کامل لەبێ؟ نازانم معنای چییە؟ یعنی احتمال هەیە 10 ساڵ، 15 ساڵ، 4 ساڵ. مەشروع فاشل، مەشروع يعني سوء قصد مالی بوو. نقطة ڕاست سەتر. وەکو تیمی کورتسات نیوز پەیوەندیمان بە کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەی ئاوەڕۆی خورماتووە کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک فەرمی بدەن، تەنها ئەوەیان ئاشکرا کرد بەهۆی خەرج نەکردنی سولفەکانیانەوە کارکردنیان وەستاندووە. پرۆژەی ئاوەڕۆی خورماتوو لە ساڵی 2011 بڕیاری جێبەجێکردنی دراوە و تاکو ئێستا لە 152 کارەکانی تەواو بووە و پرۆژەکە بە بڕی 134 میلیارد دینار لەلایەن کۆمپانیای یەکەمەوە وەرگیراوە، دواتریش فرۆشراوە بە کۆمپانی دووەم کە کۆمپانیایکی بیانیە. لە ساڵی 2012 شەوە دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە کراوە، بەڵام تاکو ئێستا کەس نازانێت پرۆژەکە بە تەواوەتی کەی تەواو دەبێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.